سڵتان لە ببینەرانی 1964 متوانە ناقیم لە ئەڵلقەیەکی تری شرۆڤەکاری سەربازی بۆ بشەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵتان بەردەوام دەبم هەتاوەکو ئێسەش باست و خواسی کەوتن و ڕزگارکردنی فڕۆکە و فڕۆکەوانە ئەمریکیەکە دەنگدانەوەی گەورە بە دوای خۆی دایانێت تا بێت ئەو شتە شاراوانەی کە لە پرۆسەکە و ئۆپەراسیۆنەکەدا ڕوویداون زیاتر ئاشکرا دەبن. من هەوڵەدەم لەم ئەڵلقەی بەرنامەکە بە تەواوەتی باسی پرۆتۆکۆڵی کەوتن و ڕزگارکردنی و فڕۆکەوانە بکەم و هەروەها ئەوەی کەوتراوە لەسەر ئۆپەراسیۆنە بەهێزەکە یەکێک بووە لەو ئۆپەراسیۆنانەی ئەمریکا کە زۆرترین تێچووی هەبووە لە ڕووی مادیەوە. لەلایەکی تریشەوە ڕەنگە هەندێشتی شاراوە لە پشتی ئەم ئۆپەراسیۆنەوە بن تاوەکو ئێستا نەمیدیا نەجیهان نەیانزانی بێت کە ئەمە تەنیا بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانێک بووە یاخود شتی دیکەشی لە پشتەوە بووە. لەگەڵ کۆمەڵێک باسوخواسی تر لەسەر شەڕەکە گفتوگۆ دەکەم لەگەڵ قەید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی. جناب یاخید بەخێر بیتەوە. سپاس دەکەم، خۆشتان بەخێر. هەر بژی سپاس دەکەم. هێشتا هەر باسوخواست لەسەر کەوتن و ڕزگارکردنی فڕۆکەوانە ئەمریکیەکە گەرمە. حەزەکەم بە وردی بەڕاستی پرۆتۆکۆڵی کەوتن و ڕزگارکردنم قۆناغ بە قۆناغ بۆ باسکەیتم پرۆسەیە چۆنە بێت. تۆ کاتێ فڕۆکە لە ئاسمانی دوژمن لێ ئەدرێتن، تەمان وەکو تومە کۆمەڵی هەنگاو هەیە ئەبێتن، پێش ئەوەی کە فڕۆکەوان خۆی فرێداتن ئەبێ بانگ بکاتن، یعنی وەکووتمان خۆی مەیدەیەر مەیدەی بانگەکاتن سێ جار. دوای ئەوە ئەو کورسیە بسماری تایە پێشەوە ڕنگ بێ دەری کردبێتن یان لەو کاتە دەریەکاتن، ئەجا حەڵقەکان ڕائشێشێ و کورسەکە ئۆتۆماتیک خۆی ئەکەوێتە ئیش و دێتە دەرەوە. دوو گولەی زەخمی پێوەیە ئاگرێکی زۆری لێ دەرەچێت لە نێوان 50 تا 70 مەتر فرێدا و کورسەکە دوایەوە لێ بێتەوە بە پەرەشوت دێتە خوارەوە. بەڵام لەو کاتەی کە ئەو بانگەکە لێدرا ئەو کورسیە خۆی ئۆتۆماتیکەکەوێتە ئیش، یعنی سیگناڵە نێرێتن بۆ مانگی دەستکرد و گەڕێتەوە بۆ زەوی. کورسێکە بەردەوام ئەو ئیشارەتە ئەدا ئەو سیگناڵە ئەداتن تاکو نێوان 15 تاکو 19 ساعت وەکو وتمان بەردەوامەیدا ئەزانن کورسەکە لە چۆکەوتووە. بەڵام شەرت نییە فڕۆکەوان لە تەکی بکەوێت، چونکە ئەو سیستەمێتری پێ دوورەکەوێتەوە خۆی بپارێزێ بشارێتەوە. ئاوها ئەبێتن هەنگاوەکانی یەکەم، دوایەوە ئیتر ئەو مەشقی کە فڕۆکەوان بینیوێتی ئەبێت جێبەجێی بکاتن. ئەگەر نێزیکی دوژمن بکەوێ نابێ بجوورێتەوە، ئەبێ خۆی بشارێتەوە، بەس پەرەشوتوانەیە بێ کۆ بکاتەوە بیشارێتەوە نەیبینن، خۆی ئەشارێتەوە تاکو شەوی بەسەرادێ شەو ئەکەوێتە حرەکات. تەمان کە ئەوی شەکەوێتن بڵێن GPS قۆمباس حۆک ئەمانی کە پێڵێن قبلە نامە و کۆمەڵی تکنۆلۆژیای تری پێەیە توانێت ڕێی خۆی بدۆزێتەوە بە چلایەکە بڕاتن بۆ ئەی دوور بکەوێتەوە. ئەمە هەنگاوی یەکەم کە دەست پێەکاتن بە شەو حرەکەتەکە بە ڕۆژ خۆی ماتەکاتن. دوایەوە هەنگاوی دووەم بمێنێ لەسەر ژیان، ینی نەمرێ. ئەو جنتایی کە لەگەڵی ئاکەوێتن جنتایەتر هەیە لەگەڵی ئاکەوێ خۆراکی تایە شیر و نەستەلە و حەبوو ئەوانەی زۆر تایە لەگەڵ بەلەمیشی تایە. هەنگاوی تریش ئیتر چۆن خۆی بپارێزێ کە ئەکەوێتە شەڕ دەمانچەی پێە ئەتوانێت شەڕ بکاتن، تەسلیم لەبێتن بۆ نمونە شەڕ بکاتن. ئەگەر سەیری ڤیددیۆی فڕۆکەوانە ڕووسیەکە بکەیت لە سووریا کاتی خۆی کە کەوتە خوارەوە لە جۆری سیخۆی 24ەکە، یعنی بەدەمانچە شەڕێکی سەختی کرد بەرامبەر ئەو هەموو چەکدارانەی سوپای ئازادی سووریا جێیش الحوڕیان پیانەوت نەیانتوانی بۆ هەموو کڵاشنکۆفە بیکوژن لە پشت بەردێ گەورە خۆی شاردبووە و شەڕێ کرد. ئاخری بە بۆمبی دەست یعنی بۆیان فرێدا چەندانەیەک و کوشتیان فڕۆکەوانەکەیان کوشتن کە نەیانتوانی بیگرن. ئەجا ئەمێنێتن ئەو سیستەمەی ترت کە پێە جیهازێترە کە پێوترێ SEL، ئەمە ئەبێ ئیشارەت لە شوێنی بەرزی بداتن، بەڵام ناتوانانی بەردەوام بیخەیتە ئیش لەبەرەوەی ئیشارەتەکە دوژمنی شوەریەگرێتن ئەزانێ لەکوێیت. ئەجا کۆدت هەیە. طبعا ئەمە عملیاتانی هەمووی باسەکەم تایبەتی کورسیەکە مشەفەرە، ئەوە نییە دوژمن لی تێبگاتن، نەخێر شفرەی تایبەتی خۆی هەیە. ئەبەم هەنگاوانە ئەبێتن فڕۆکەوان کە خۆی فرێدا نەجاتێ بێتن. زۆر باشە باسی ئەو جیازت کرد CSEL
باڵێ ئەمە یەکێکە لە کۆدا هەرە گرنگەکان کە بە فڕۆکەوانە بۆ ڕزگارکردنی ئەمە شوێنەکەیەتی حەزەکەم باسی ئەم جیازم بۆ بکەی وەڵامە چیەمە ئەم جیازە CSEL ئەمە لەلایەن کۆمپانیای بۆینگەوە دروست دەکرێتن لەگەڵ فڕۆکەوانە ئەبێتن طبعاً سیەکە کۆمبات سڤایڤڵ ئێمە وتمان ینی سڤایڤڵ نەجات بوون سڤایڤڵ رادیۆ لەلایە بێتن تەنها لای فڕۆکەوان نییە ئەم جیازە ئەو هێزە تایبەتەی کە لە پشت هێزی دوژمندا ئەبەزێت بە پەرەشوت بێتن یان بە هەلیکۆپتەر بێتن و لەسەر زەوی بێتن ئەمەی پێە ئیشارەتی گەڕانەوە کاتێک کە ئیشەکەی تەواوە بێتن بگاتە شوێنە دیاریکرا و بە GPS بینن و سیگناڵەکە ئەدا و هەڵیەگرنەوە ئەمە بەردەوام پێێتی ئەمەش هەر بڵێن پیلەکەی پاتری لوتیۆمە ئاینی لە نێوان 15 تا 19 ساعت ئیشەکاتن ئەتوانێت پێی بێتن و بۆەوە نەجات ئەمە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە ڕزگارکردنی و فڕۆکەوان بەدڵنی ئەمە نەبێ نادۆزنەوە چونکە تۆ فڕۆکەوان لێرە کەوت ئێمە کورسیەکەیە دوژمن هەرت بینێتن کورسەکە دۆزێتەوە کورسەکە شتێکی گەورەیە و کەوتووە لە عرزەوە نییە بڵێ شتێ بچووک بێ بیشارمەوە لەبەرەوەی بێت دوورکەویتن لێی کە دوورکەوتی ئەو ئیشارەتەدا چۆنە گەیتە ئیشارەتەدەی سیگناڵەدەی کە من لێرەم هەتاکو و هەلیکۆپتەر و هێز بێتن نەزاتتدا بتباتەوە لەو ناوچەیە بڵێ باشە پرسیارێک دروست بوو بە تایبەت کە ئەو فڕۆکەیی کە کەوت یعنی F15 بووە و دوو کەسیتیا بووە دوو فڕۆکەوان ئەلای خۆمان هەڵڵێن دوو فڕۆکەوان حەزەکەم ئەوم بۆشی بکەیتەوە مانای چییە ئەم دوو کەسە لە ناوم فڕۆکەیان هەردووکیان فڕۆکەوانن ئیشیان چییە بۆچی ئەم فڕۆکەیە دوو کەسیتیایە نا هەردووکیان فڕۆکەوان نین ئێستا ئەگەر سەیری ئەم ڕسمەکەین وایە ئەمە F15 یەکێک لە پێشەوە یەکێک لە دواوە سترایک ئیگڵ ئەمە جۆری ئیەکەیەتی ئیەکە دوانیتیایە بەس ئەوانەی پێشوو دوانیتیانە یەکە ئێساکە بۆ نمونە ئەگەر یەک کەس بێتن لێرە دوان دۆ لێرە چوار چاوت هەیە دوو مێشکت هەیە ینی ئاسمان ئەمێنی دایمەن فڕۆکەوان مەبدەیەکی ینی کە فێرەکرێ پێ لە کیپ لوکینگ ئاوت بەردەوام سەیری دەرەوە بکە دەوروبەری خۆت ئەوە ئەمەی دواوە مەلاحی پێوترێتن فڕۆکەوان نییە سەگەر سەیری فڕۆکەوان بکەی لەقەت سنگی باڵێ هەیە باڵێ لەقەت جلەکەیە هەتاکو ئەگەر جلی ڕسمیش ینی هی فڕۆکەوانی نەبێتن بڵێن هی ستارازوانە بێتن دایمەن باڵەکە بەستێ و لەبان شانیشی لای پلەکانی باڵێ هەیە ئەمە معناوە فڕۆکەوانە بەسەمەی کەدواوە داعشێتن باڵێ تەواو نییە نیو باڵە یانیشی ئەوە مەلاحە لێرە بڵین لە بۆ دوانیتایە ئەرک لەسەر فڕۆکەوان ئەمانە هێڕشی زەمینەکە و شەڕی ئاسمانی شەکاتن ئەرک لەسەر فڕۆکەوان نەبێ سەخت نەبێ شەڕ بکە زەوی ئاسمان هەمووی بەیەکەوە بکە ئەوەی دواوە نیوەی ئەم ئیشانە هەڵەگرێ ئەم خەریکی مناوەڕە و شەڕە بێتن ئەوەی دواوە ڕادار سیلاح فیوزکردنەوەی ئامادەکردنی لەگەڵ تەشویشی ئەلکترۆنی حربی ئەلکترۆنی مضاد هەمووی ئەکەوێتە سەرەوەی دواوە ئەمەی پێشەوە عیلاقی بۆوە نامێنێتن تەنها هەموو وەزعی خۆی بۆ شەڕەکە ئامادە ئەکاتن بەڵام لە فڕۆکەی یەک بێتن ئەرکێکی زۆرەکەوێتە سەر فڕۆکەوان تایبەتی لە فڕۆکەکانی تر مەسەلەن لە F16 حەزەکەم پرسیاری ئەوە بکەم یعنیەوە ئەوەی لەلا دروستکردم کەوایە ئەو ئیشە گرنگانی هەیە ئەو مەلاحە ئەوەی کە لەگەڵ فڕۆکەوانەکەیە بۆچی مەسەلەن ئەو فڕۆکانەی در هەر یەک فڕۆکەوانی تایە و تەواو یەکێک بووم باسکی مەسەلەن F35 F15 F16 مەسەلمە F15ەکەیە ئەوە دوانی ئەویان F16 ئەویان 35 لایتینگ ئەمەشیان هەژدەیە هۆرنێت بزانە ئێستا لە F35 ئەگەر بینە سەر F35 لە جاتی دووەم باشە تۆ زیرەکی دەستکردت هەیە ئەمە زۆر پێشکەوتووە پێویستیت بەوە نییە یەک کەس ئەتوانێ شەڕەکە بکە و زیرەکی دەستکرد هەموو تعلیمات لەناو کراشلمێتەکەی لەناو خودەکەی پێشان بدا و ئاسانکاری بۆ بکە بە شەرتیانی ئەمە ئەگەر من وتم کیپ لوکینگ ئاوت بەردەوام سەیری دەرەوە بکە بەڵام FC5 360 دەرەجە بە فڕۆکەوانەکە پێشانەدا پێویست ناکە ئەمەی دواوە ئاور بداتەوە سیر بکاتن لە دەوروبەری خۆی تکنۆلۆژیا پێشکەوتوترە پەیوەندی بە پێشکەوتنی تەکنۆلۆژیاکەی بەڵێ بە تکنۆلۆژیا F18 هەروەها F18 جۆری هەیە کراوڵەرەکەی عینی دوانە یەک نییە لە دواوە زاڵتر دانشێ مەلاح F16 زۆرترین فڕۆکەیە مەهامی بەقەد F15 نییە ڕاست زۆرترین فڕۆکە کە ئەفرۆشرێ F16 ئەرکێکی زۆرەکەوێتە سەر ئەو فڕۆکەوانە
لە کاتی شەڕات چونکە ئەبێ هەموو جۆرە ئیشەکان خۆی بیکاتن. بەڵێ. ئەگەر بیتە سەر تیارەی ڕوسیش وەکو ئەمریکەکان عینی حیساب هەتاکو وڵاتانی تریش مەسەرەن F-15 تۆ سیخۆی 34 هەیە سیخۆی سیت هەیە دووە لەگەڵ سیخۆی 24 ئەمانە دووی تایە عینی ئیش ئەکاتن. ئیتر ئەوەیە جیاوازی لە نێوان دوو کەسی تیابێ یان یەک کەس لە هەمان کاتە لە بیرت نەچێ ئەلێرە مەلاح سیستەمی کۆنتڕۆلکردنی تیاریتیان نییە لای فڕۆکەکە. ڕاست لە بەعزێکی هەیە ئەمانەی کە دیول ناڵین سینگل بڵین کە مامۆستا لە دواوە دانشێ تەلەبە لە پێشەوە دانشێ بۆ مەشق ئەوانەش دوانە بێتن مەشقی پێداتن بۆی فێر بێتن بەڵام تەلەبە لە پێشەوەیە مامۆستا لە دواوەیە ئەوە هەردوو سیستەمەکەی تایە کە بتوانێت کۆنتڕۆلی بکە. ئەگەر بڕۆیتە سەر فڕۆکەی کۆنی ئەمریکی کە بڵین ئێران یەکەم وڵات بوو وەریگر هەتاکو نەیدا بە ئیسرائیل ئەمریکا لە هەفتەکان دای بە ئێران F-14 فڕۆکەوان لە پێشەوە لێ بدرێ ئەوەی لەوە ناتوانێت کۆنتڕۆلیکە ئەو سیستەمێکیان نییە کە بتوانێت مەسەلەن ستیک و دوو ئەوانەی بۆ بورە ڕێدەر بەکاربێنێتن. ئەوەیە جیاوازیەکانی لە بینی دوان و یەکە. زۆر باشە کەواتە کۆدەکانی ڕزگاربوونی ئەو فڕۆکەوانە چی بوونیانی؟ تۆ هەر فرینێک کۆدەکە جیاوازە ینی عینی کۆد نییە تۆ بەردەوام بەکاری بێنیتن ڕنگ بێ لە ڕۆژەکە دووجا سێجا بگۆڕدرێتن کە فڕۆکەوان ئەڕوا کۆدەکەیە دەنێ ئەو کاتە ئەوە لای هەواڵگریە ینی فڕۆکەوان هەتاکو کاگاتە لای فڕۆکەکەی نازانێت کۆدەکە چیە تاکو سوار فڕۆکەکەیە بێ ئەی دەنە دەستیەوە ئەمەیە کۆدەکەت. لێرە هەتاکو فڕۆکەی دوژمن ئەگەر هەبێ لە ئاسمانە ئەویش کۆدێکی بۆ داەنێن ئەمانە لە دەفتەرێکە بێتن یاوەتە لە پاشەیەکی سەر قاچێ بێتن ڕووی دەخۆیەتی بینابین ئەتوانێت حداسیات وانە هەمووی دەوە دەربکە هەدەف بە دیدیشی تایە هەل لەوێنانەیە ئەبێ لەناو ئەو دەفتەری کەی خاتەبان پای. لێرە ئەو کۆدە ینی کۆدێکی سیر بوو کە فڕۆکەوان ئەمریکەکە دووەم هەڵی کرد لە کۆدەکەیە ئەوە بوو هۆی کە ئەوەی کە ئەیڵێت سیگناڵەکە نێرێتن بەو شێوازە ئەینێرێتن. باشە دەوترێت یعنی لەو دەستەواژەیە کە دەری بڕیوە فڕۆکەوانەکە سەری لە سوپای ئەمریکا شێواندووە ینی ئەوە نەبووە هەڵی کرد لە ناردنەکەی ئەوە چۆن نییە فڕۆکەوانەکە خۆی لێدرا بوو بریندارێکەشی بە سەختیە تاکو گەیشتوتە بان شاخەکە باش خۆی ئەبواە کۆدەکە چییە کە بینێرێتن بۆی شۆنەکەی دیاری بکرێتن و بڵێ من ئامادەم کە دەرمکەن کە کۆدەکەی کە نرد شۆنەکەی دیارەکرێ معنایەوەیە من ئامادەم بۆی دەرمکەن ئەو چی خۆی کۆدەکە چی بوو God is good ئەوە بوو کۆدەکە ئەبێ ئەمەوی وتایە ئەو چی کرد وتی power be to God واتە گۆڕا منی سەیری بکەم هەر کەسێ بێتن ئەو ئەفسەری کە بێتن هێز بنێرە دەری بکاتن ئەم کۆدە جیاوازە لەگەڵ ئەو کۆدەی کە داومانە پێی لێرە ئەمریکابی لەشێ کاتەوە نەخێر ئەو فڕۆکەوانە کەوتووەتە دەست ئێرانەوە ئێران ئەم کۆدەی نردووە ئەوە تاخیربوونێکی زۆری کرد و شڵەژاندی ینی CIA وانە هەمووی هاتنە ناوە ڕاستەوە لەبەر ئەو مۆزوع بەڵێ باشە ینی ڕەنگە ئینیشیان ڕۆیشت پێ بەوەی کە ئێران و سوپای پاسداران کۆدەکەیان بۆی هەیە سوپای پاسداران کۆدەکەیان بەو شێوازە نرد فڕۆکەوانەکە نەینووسی God is good کۆدی دووەم لەبەر ئەوە CIA هێزی تایبەت ئەمانە تەواو دیڕاستەتی ئەو ناوچەیان کرد ئایا ئەمە کەوتووەتە دەست ئێران ئەم کۆدە نردراوە یان ڕاستە خۆی ڕاست نییە تەبان گۆڕاوە لەبەر ئەوە فڕۆکەیان نرد فڕۆکەیەکی زۆریان نادە و ناوە بسوڕێتەوە بگەڕێتنەوە بوو بکە بە نزمی بینیمان هەمووی سوڕایەوە لێ ناوچەیە لە هەمان کاتە CIA شتێکی جوانی بەکارهێنا پرسیارمان پێ لەسەرەوە باسی یعنی لە ئۆپراسیۆنەکە هێزێکی تایبەت پیجەی ڕۆڵیان هەبوو حەزەکەم باسی و هێزم بۆ بکەی بۆ چۆن خوێندنەوەی ئەوەی بۆ کرێ دەڵێن هەرم هێزە مەسەلەن لە ساڵی 1970 شکستیان هێنا لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی دیبلۆماسە ئەمریکەکان لە ئێران ئێستا وەک تۆڵەیەک هاتوون ینی ئەمە بکەن و سەرکەوتوو بن ئەم هێزە چییە ینی قودرەت و توانایان چییە؟ هێزی پێژەی خۆی هەر دێلتایە هێزی دێلتای ئەمریکیە هێزە تایبەتەکەی ئەمریکا
بەڵام ئەمانە لە ناو هێزە تایبەتەکەی دێلتا کامە سەربازیان ئەفسەر زۆر بەتوانە بێتن دەرونی ئازایەتی مێشکی مەشقی بڵین لیاقەی بەدەنی جانی ئەمانە هەڵەبژێرن ئەبنە پێی جێی ئەمانە ئیشیان چیە؟ ئیشیان ئەوەیە دەست بەجێ ئەگەر فڕۆکەیەکت کەوت بێ لە ناو خاکی دوژمن یان ئەفسەرێکت هەبێت سەربازێکت هەبێت لە پشت هێڵی دوژمنەوە بێتن ئەمانە کەونە حرەکەت دەست بەجێ بۆی ئەو کەسە بێننەوە ئەمانە ئیشیان لە ماوەی 72 ساعتە دۆزیتەوە نەدۆزیەوە ئەکشیتەوە لەوە زیاتر نییە 72 ساعت ئەو ئیشاکەن طبعاً چەکیان جیاوازە هەلیکۆپتەرەکانی کە بەکاری دێنن تایبەتی هەلیکۆپتەری بڵین وەن ئینجن یەکمە چینەیە وەکو لیتل بێرد بەکاردێنن لەگەڵ فڕۆکەی بلاک هۆک بەڵام بلاک هۆکی ئەم تیمە جیاوازە لەگەڵ بلاک هۆکەکانی ترە بۆ نمونە بلاک هۆکی ئەمان نسخەکەی پێوترێ ویسکی بلاک هۆک ویسکی ئەمە چییە بنی درعەکەی زیاترە دوو قاتە وەکو بلاک هۆکەکانی تر نییە لە هەمان کاتە دوو ڕەشاش مەدفع ڕەشاشی بۆ دێنن بیکەیسی بێتن لە دەرگاکانی دایانێن ئەکەونە حرەکەت طبعا لە ساڵی 1970 زۆریان لێ کوژرا و زەرێکی زۆریان کرد بەڵام لەم کاتەیە بەڵێ توانیان دابەزن و سیر بوو ینی تۆ نێزیک ئەسفەهان لەو سنوورانە دابەزی و بتوانی فڕۆکەوانەکە لەو شاخە بێنیتەوە بگەڕێتەوە ئەوە ینی دەرەخە مەسەلەن لە ماوەی ساڵی 1970 سەیری ئەو بەرزبوونەوەی توانە سەربازی ئەمریکا بکە تاوەکو ئێستا چەند ارتفاعی کردووە بەڵام لە هەمان کادا لەو کاتەوە ئێرانی شەر بوونی هەیە لە بەرامبەر ئەوە زۆر لاوازن زۆر لاوازە ئێران بەرامبەر بە ئەمریکانی تکنۆلۆژیای ئەمریکا گەل 1970 سەریکەین نسەوە مەسەلەنەوە هەلیکۆپتەری پشتی شینۆکە شینۆک دەوری 20 کەس حیسابکە بەتەواتی ئەگەر هینی بکەی هەڵیەگرێتن دوو ڕیشەی پێوە ئەوە بەکار هاتە ئەو کاتە بەڵام ێستا لەم عەمەلیاتانەیە بەکار نایەتن فڕۆکەی تر بەکاردێنن وەکو وتم لیتل بێرد بەکاردێنن یان سکۆرسکی بلاک هۆک ویسکیەکەی بەکاردێنن بەڵام بەنسبەتی ئێرانەوە ئەگەر هەر بگەڕێنەوە ینی تۆ ئێران حیساری لەسەرا بوو تایبەتی لەلایەن هێزی ئاسمانی و ئەوانە هیچ وڵاتێ چەکی پێ نافرۆشت تایبەتی بۆ هێزی ئاسمانە و فڕۆکە کۆنانی خۆی کەما بوو بەکاری هەنە هەرچەندێ بڵێن لە ساڵی هەشتا ئەوانە فڕۆکەی F14 تۆنکات فڕۆکەیە زۆر پێشکەوتوو بوو چونکە لە هەشتاکانی شەڕی کرد و کۆتایی پێ تاکو ساڵی 1991 کۆتایی بۆ فڕۆکەیە هات لە ئەمریکا ڕاوەستا و ئیتر خانە نشین کرا چووە مۆزەخانە بەڵام ئێران هەر بەکاری دێنێ تۆ تەسەور کە F14 کە درا بە ئێران ئەو کاتە ئیسرائیل نەیدا پێی ئەمریکا نەیدا بە ئیسرائیل دای بە ئێران بە تورکیاش بە وڵاتانەی ناتۆشی نەدا دای بە ئێران ئەوش کاتەش لە ترسی ڕووس چونکە ڕووس ئەو کاتە 25 دروستکرد بوو زۆر ئاسمانی تورکیا ئێرانیە بەزان بۆیە ئەم فڕۆکانەیدا پێیان بەڵێ زۆر باشە دڵێن لە بەسەلەی پرۆسی ڕزگارکردنەکەیە CIA دەستێکی باڵای هەبووە تاکتیکی هەڵخەڵەتاندنی بۆ سوپای ئێران و بۆ خەڵکیش بەکارێناوە تاوەکو پرۆسەکە سەرکەوتوو بێ مەبەست چییە لەم تاکتیکی هەڵخەڵەتاندنە CIA چی ڕۆڵێکی هەبوو CIA ڕۆڵەکەی ئەوە بوو ئێستا ئێمە بینیمانەوە فڕۆکانە نزمەنی ئەمە تو هەمووی پلانی CIA بوو فڕۆکەکان بووبوونە دوو مەجموعە دوو بەشەوە بەشێکی لە ناوچەیەکە گەڕاکە خۆیان ئەمریکەکان یانزانی فڕۆکەوان لەوێ نییە فڕۆکەوان لە شوێنێترە ئەوەیان وا لێ کرد کە بگەڕێن لەو ناوچەیە کە ئێرانیەکان وا بزانن فڕۆکەوان لەوێ هەمویان بەرەو ئەو ناوچەیە بڕۆن و بگەڕێنەوە بوو تەقیان لە هەلیکۆپتەرە کرد بە کەڵاشنکۆف و چەک و پۆلیس لەو ناوە بوو ئەمە بەڵام خۆی لێرە بوو بۆ ئەوەی هیچ هێزێ لەم ناوە نەمێنێتن کە ئەمان دابزن تووشی کێشەیە گەورە نەبێتن لە هەمان کاتە CIA هەتاکو لە زەوی یان لە ناو خەڵکە دیعای بڵاو کردەوە کە لەوێنانەیە دوایەوە دیعایەتری بڵاو کردەوە کە فڕۆکەوان دۆزرایەوە بەرەو خەلیج ڕۆی بەرەو دەریا لەم حاڵەتە چی بوو چی هێز هەیە هی ئێران ئەگەر پۆلیس بێت سوپای پاسداران بێتن ئارتەشیان بێتن هاوڵاتی چونکە تۆ چووە سەر دەریا هەمووی چووە سەر دەریا بەڵکو لەوێ بیگرن نەڕاتن چونکە $6,000 تەرخان کرد حکوومەتی ئێران بۆ ئەوی فڕۆکەوانەکە بگیرێ $6,000 دەسەکەوێت $6,000 مەبلەغێکی زۆر زەخمە لە ئێرانەوە نییە کەم بێتن
ئەم ناوچەی هەمووی بۆ خۆی چۆڵ کرد دوایەوە چوو دابەزینەکەی لە لای ئەسفەهان کرد ئەلێنانە ڕۆڵی CIA ئەمە بوو هەڵخەڵەتاندنی ئەو ناوچەیە کە کەس نەیەزانی فڕۆکەوان لێنانەیە تاکو عملی ئینزالە بێتن بەسراحەتی باشە ڕەنگە ئەمە یعنی گرانترین تێچووی پرۆسی ڕزگارکردن بێ بە نسبەت ئەمریکاوە تاوەکو ئێستا تەسەورەکرێت چەندی تێچوو بێتوە بۆ ئەو مەبلەغەی تێچووە تۆ دوو فڕۆکەی جۆری 330 ترۆیی ئەلۆمە دانەی ئەوانە بە 100 ملیۆن دۆلارە دوای ئەوە فڕۆکەی لە تلبێردی شتڕۆی کەوتە خوارەوە هەلیکۆپتەرەکە دیارە پارچەکانی کە کەوتووە جگەلەوە تۆ مەڵێ خەسارەت منە بۆ لێنانە نەخێر خەسارەتت هەیە ئەو فڕۆکەیە کە دابەزی من هەنێ وێنەم بینی چۆنەڵی پارچەی 330ەکە ئەوە نەبوو لە ناوخۆڵە گیری خوارد بێت تۆ لە بان مەتارێ دابەزیوتە کە ئامادەیە بۆ ئەم تەیارانە لەوە پێش دابەزیویت پارچەی فڕۆکەکە هەنێکیم بینی گولەی دۆشکەی پێوە بوو نەوەک بڵین لە ئاسمان کە داش بەزی بوو لە زەوی لێیاندا بوو ئەوە بۆ هۆی ئەوەی بڵین نەفرێتن طبعا ئەمە من بە وێنەکان بینیم من ناڵێم ئەمە 100% بێ قسەی من بێتن بەڵام وێنەکان دیارە کە گولەی دۆشکەی بەرکەوتووە تۆم فڕۆکانە کە کەوتە خوارەوە ئەوە نەزەرەرت کردی گرانترین عملیی ئینقاز دەربازکردنی فڕۆکەوان لە جیهانە ئەمە بووە ڕوویداوە 300 ملیۆن دۆلار پارە تەکلیفی کرد جگەلەوە تۆ خەسارەتی تریشت هەیە هەتاکو وێنەی فڕۆکەکەی 330ەکە کە لێدرابوو دووبارە گەر سەیری وێنەکەی بکەی پارچە پارچە بۆ بەڵام هیچ چاڵێ لە عەرز نییە بڵێ موشکلی دابێتن بەچی لێداوە بە موشکی هێڵفایر عەرزاوە هەڵناقەنێتن بەڵام ئەو ئاسانەت بۆ پارچە پارچاکە بۆی هینیهێنی نەکەوێتە دەست ئێرانەوە ئەم پرۆسەیە بەم گەورەیە ڕەنگە تەسەورێک دروست بکات ڕاستیە کاک سەلام حەزەکەم ینی ڕای تۆی لەسەر بزانم وەکو ڕا ڕەنگە تەنیا ئەم پرۆسەیە بۆ ڕزگارکردنی ئەم فڕۆکەوانە نەبوو بێ بەم تێچووە زۆرە بەم ئیمکانێتە گەورەیە چونکە جەناب تەزانی هێشتا یۆرانیۆمە پیتێنراوەکەی ئێران ڕادەست نەکراوە کە ئەمریکا شەرتێکی سەرەکیە بوو تۆ بڵێ یعنی ڕۆژێک ئەوە ئاشکرا بێ کە ئەم ئۆپەراسیۆنە بەشێکی بۆ ئەوەش بوو بێ دەستی بەسەر و یۆرانەمەداگرت بێت هۆی ڕاستی بێ من کە سەیری نەخشەکانیم کرد زۆر نێزیک بوون لە نەتەنزەوە 50 کیلۆمەتر لێوەی دوور بوون ئەو هێزەکە لەوێ دابەزی بوو خۆی مات کرده بوو ینی بۆی تەوەقعەکەم نەوەک ئەم هێزە زەخمە تۆ بەری زۆر بوو ئەم هەموو فڕۆکەیە بەری ئەم هەموو فڕۆکەی جەنگی تۆ لە شاخەکانی بڵێن لە تەنزەوە 50 کیلۆمەتر دووری بۆی هەبوو عملیات بکاتن چونکە هێزی تایبەتی ئەمریکا چیەکە شەو دابەزێ بە ڕۆژ خۆی ماتەکە شەوی دوای عملیەکە تەنفیزەکە تۆ ناتوانانی لە یەک شەوێکە دابەزی و 50 کیلۆمەتر بڕۆی ئەمە بکەیت و بگەڕێیتەوە بەڵێ بۆی هەبوو تەنها ئەم هێزە گەورەیە بۆ فڕۆکەوان نەبوو چونکە هێزەکە زۆر گەورە بوو ئەو هەموو فڕۆکەیە لە ئاسمان ئەو هەموو هەلیکۆپتەرە ئەو هەموو تیارەی C-130 لەگەڵا بوو ینی بۆ شەڕ هەرچەنێ ئەم ناوچەیە بڵین دێهاتی کەمە لەوێ کە دابەزی مفرەکەکان خەڵکی لێکەمە ینی بۆیە چێتن بۆ یۆرانیۆمەکە داببەزێتن ینی ترامبیری لەوەش کرد بێتن ئەم عملیەیە بکاتن بەڵام ڕنگ بێ لە ئاخیر لەحزەیە کاتە بڕیاری کشانەوەیاندا ئەبێ هۆیە هەبێتن وەکو ساڵی 1970 کشانەوە بەبێ ئەوەی ئیشەکە جێبەجێ بکەن بەڵێ بۆی هەیە زۆر دووری بێمەزانە ینی چونکە زۆر نێزیک بوو لێەوەی بەڵێ زۆر باشە ئێستا کە باسیت بەسەرەن ئەم دووسێ ڕۆژە ئەوەندە باسی فڕۆکەوان و فڕۆکەکرا یعنی چاوێکی زۆر گەڕاوەتەوە سەر ئەو فڕۆکەوانە بلیمەتە ئەم لە میدیاجییانەکانم خەڵکی زۆر باسیەکە سەیفولعەزەم کە پاکستانی بووە بۆچی ئەوە سەیفەدینە لە عەڵەم وایە بەڵێ چۆن ئەم ناوەی دەرکردووە ئەم فڕۆکەوانە چیرۆکەکەی چییە؟ من ئەم فڕۆکەوانە ئەوەی ڕاستی بێ هیوایەتم بوو لە ساڵی 1970 ئەم زەلەمە خوێندوێتەوە سەیفەدین لە عەڵەم فڕۆکەوانێکی پاکستانیە بەڵام ینی نازانم وڵاتانی عارەب خۆیان بە باشترە زانن لە پاکستان
لە فڕۆکەوانی پاکستان وانە باشتر نییە بله. زۆر بەتوانان سەیفەدین الأعظم خۆی لە پاکستان فڕۆکەوان بوو هاتە لە 1965 کە شەڕی بڵین هندستان و پاکستان دەستی پێکرد ئەم زەلامە بەشداری ئەو شەڕی کرد بوو بە فڕۆکە وتوانی لەناو ئەو شەڕەیە فڕۆکەیەکی هندی بخاتە خوارەوە یعنی سەرکەوتنێکی بەدەستێنا بۆ سجلی دوای ئەوە کە شەڕ بڵین نەما لە نێوانیانە ئەم زەلامەیان نرد سەیفەدین الأعظم بۆ ئوردن کە مەشق و ڕاوێژکاری بکە بۆ فڕۆکەوانەکانی ئوردن طبعا ئەو کاتە عێراق و ئوردن یەک جۆر فڕۆکەیان بەکارهێنا ئەویش هۆکەر هەنتەری بەریتانی بوو ئەوە وێنەی هۆکەر هەنتەرە طبعا هۆکەر هەنتەر ئەو کاتە فڕۆکەیەکی زۆر باش بوو خۆی بڵێ توانایەکی سەیری هەبوو تایبەتی کە ڤێرتیکەڵ بەرزە بووە ڕێک بە ئاسمان میراجی فەرەنسی ئەو توانایی نەبوو ئەم بە هێواشی سەرەکەوت میراج بە سەریعی دایمەن کە ئیسرائیل و بڵێن عێراق کە شەڕێ کرد فڕۆکەوانە عێراقەکان شیان دەکرد یەکسەر ڤێرتیکەڵ بەرزە بووە ئەم بە دوای کە ئەڕۆیی نێتوانی سورعەتی کەم بکاتەوە بێ لێ ڕەت بێ کە لێ ڕەدبوو لێت هەمگۆ ئەم لێدا لە دواوە لەبەرەوە ئیسرائیلەکان شیانە کرد دایمەن بەم حرەکەیە بە دوایە ئەڕۆیشتن بۆ ئەوی هین نەبێتن بەڵام سەیفەدین الأعظم لە ماوەی 72 ساعت یعنی 3 ڕۆژ بەردەوام بەشداری شەڕی کرد خۆشی ڕاوێژکار و پاکستانیە بەڵام سوار هۆکەر هەنتەری بوو بەشداری شەڕەکەی کرد 3 فڕۆکەی ئیسرائیلی خستە خوارەوە لە لاپەڕەی فڕۆکەوان لە دوای جەنگی جیهانی دووەم تاکو ئێستا هیچ فڕۆکەوانێ نەگەیشتووەتە ئەوەی کە تۆ لە ماوەی 72 سعات 3 فڕۆکەی جەنگی بخەیتە خوارەوە لە جۆری میراج و سابەر و ئەوانە بوتن لە شەڕی ئاسمانی بەڵام کە ئوردن لێدرا وێران بوو بە تەواوەتی ئەم زەلامە لەگەڵ فڕۆکەوانە ئوردینیەکانەوانی مابوون لە کوژرابوون ئاودی بوون هاتنە قاعیدەی H3 لە عێراق کە پێوترێ مەتارات الوەلید لەسەر سنووری ئوردن لەوێ کەوتیشم هەردوو وڵات عینی فڕۆکەی بەکارهێنا هاتن ئوردینیەکان و ئەم زەلامە سوار فڕۆکەی عێراق بوو هەمیسان چووە بۆ شەڕ بەشدار بوو لەو شەڕانە سجلێکی ئاڵێن چواری خستوەتە خوارەوە لە یعنی لەم کاتەیە ئاڵێن چوار فڕۆکەی خستوەتە خوارەوەی ئیسرائیل بەڵام نەخێر من لەو کاتە کە خوێنمەوە 3 فڕۆکە بوو خست بوویە خوارەوە ئەمجا داماوە ینی ناویشی نییە لە ناوەڕاستە مێژوو باسی ناکاتن هیچ وڵاتی عەرەبی باسی ناکاتن خەڵاتی لە ئوردن وەرگرت ینی بڵین مەدالی ئازایەتی وانە لە عێراق خەڵاتی وەرگرت وڵە وڵاتی خۆشی پاکستان خەڵاتی وەرگرت و لە هیچ شەڕێکیشیان نەکوژرە لە شەڕی ئاسمانی تاکو خۆی تەمەنی ڕۆی و کۆتایی پێهات جەنگاوەرێکی ئاسمانی بەهێز بوو ئاسمانی زۆر بەهێز بوو زۆر مەشقیدا زۆر فێری عێراق و ئوردنی کرد ئەو کاتە وەکو پێتموت بەس عێراق و ئوردن هۆکەر هەنتەریان هەبوو سووریا و مەسر نەخێر ئەوانە ئەتیمادیان لەسەر 1/7 و 1/19 بوو ئەو کاتە بەڵێ زۆر باشە جەناب تزانی سەرڕایەوەی هەموو دەرگاکان لە ئێران لە ئێستادا لە شەڕە قورسایە داخراوە بەڵام باڵەکانی لە یەمەن و لوبنان و عێراق حتا هێشتا بێچەک نابن هەر چەکیان بۆ دەنێرێت ئەمە بەچی و لە ڕێگی کێوە بۆیان دەنێرێت سوپای پازارانی ئێران چونکە گەر تۆ باسی بەشەکانی بکەی زۆر زۆرە ئەو بەشەی کە ئەمە ئەکاتن بەشی ١٩٠ پێڵێن ١٩٠ ئەمانە زۆر نهێنین و بڵین مەشقێکی تایبەتیان بینەوە وەکو هێزی تایبەت چۆن باسی دێلتا ئەکەین سپیتز نازەکەین یان سیرت ماتکاڵەکەین ئەمانە ئاوهەن ئەمانە ئیشیان دابەش ئەپەڕێنەوە طبعاً هەموو ڕێ قاچاغ ئەزانن نەوەک لە وڵاتی خۆیان لە وڵاتانی تریش ڕێگە ئەتوانن چەک بگێنە قۆڵەکانی خۆیان لە هەر لایە بێتن بە سەفینە بێتن بە حاویە ئەشیای تیجاری بەڵام چەکی تایە ئەیبەن چۆنیش نەک کەشتی خۆیان بەکاردێنن نەهی ئەو وڵاتەی کە بۆیە ڕۆن هی وڵاتێکی سێم بەکاردێنن بۆ ئەوەی دوور بێ لە شوبهات و ئەوانە دابەش بوونە لە ناو وڵاتەکانی تریشە ئیتیساڵیان بەردەوام هەیە نەبڕاون لە یەکتری دانە پچراون ئەمانە
هێزێکی زۆر نهێنی لەسەرایە بەڕاستی وە توانایەکی سەیری هەیە ئەمانن چەکە گەیانن بە عێراق بە کۆنتێنەرەی گەێن و بە شێوەیەکی قاچاق و بە ڕێژ بە زەویشەی گەێنن ئەوە نییە بەس بە کۆنتێنەر بەڵام کە بتوێت چەکەکە زۆر بێ موشکی ئەوانەی تیا بێتم بە زەویات تۆ ناتوانانی موشەکە زەخمانە بەری ئەبێ بە کۆنتێنەر بیبەریت و وەکو بەجانابتی شموت کەشتێکی وڵاتێکی تر بەکاردێنن بۆ بارکردنی ئەمانە. زۆر باشە سپاست دەکەم سپاس بۆ تەواوی زانیاریەکانت کاکسەلام لاڵقەکانی داهات و حتمما شرۆڤە و بابەتی زۆرمان دەبێت لەسەر ئەم شەڕە سەرچاوەکەم ئینشاء الله. سپاس بۆ بینەریەوە کاتێکی خۆش و خواتان لەگەڵ.